جوانترین ساڵتان لێ بێ فەرموونی و کورتێک لە هەواڵەکان. وەزارەتی ناوخۆی عێراق لە بەیاننامەیەکدا داوای لە هێزەکانی پێشمەرگی سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان کرد لە ناوچەکانی سلێمان بەگ و دووسفڕمات و لە پارێزگای کەرکووک پاشەکشە بکەن. وەزارەتەکە لە بەیاننامەیەکدا داوای لە بەرپرسانی دۆسیە ملی لە هەرێمی کوردستان کرد هێزەکانی پێشمەرگە لەو ناوچانە بکشێنەوە لەبەرەوەی ئەو ناوچانە لە ژێر دەسەڵاتی حکوومەتی ئیتیحادیدا بە پێی دەستووری عێراقی. بەرپرسێکی باڵای بزوتنەوەی گۆڕانڕای گەیانەگەرپارتی دیموکراتی کوردستان سوور بێ لەسەرەوەی پرۆژەی دەستوور بخاتە ڕاپرچیەوە ئەوان کاندیدی بەهێزیان دەبێت بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێمی کوردستان. محەممەد تۆفیق ڕەحیم بە ڕۆژنامەی شەرق لەوسەتی ڕاگەیان کاتێک نەوشیروان مستەفا سەردانی تاڵەبانی کرد هەردوو لا ڕێکەوتن لەسەر گەڕانەوەی پرۆژەی دەستوور بۆ پەرلەمان بە مەبەستی هەموارکردنەوە و گۆڕینی سیستەمی سیاسی لە سەرۆکایەتی و بۆ پەرلەمانی وەگە و سیستەمەی لە عێراقدا هەیە. بە ئیمزای چ لە ئەندام پەرلەمانی کوردستان یاداشتێک درایە سەرۆکایەتی پەرلەمان کە چەندین بەڵگەی تێدا لەسەر زیادبوونی ژماری دانیشتوانی هەرێمی کوردستان بە جۆرێک دانیشتوانی هەولێر و دۆک زۆر زیادی کردووە و لە سلێمانیش دانیشتوان کەمی کردووە. گۆران ئازاد ئەندامی لیژنەی یاسایی و پەرلەمانتاری فراکسیۆنی کوردستانی ئاشکرا کرد ئەو ژمارە پەرلەمانتاری کوردستان لەسەر زیادبوونی گوماناوی دانیشتوانی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی بازرگانی کۆبوونەتەوە لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانیش ڕاوێژیان کردووە و چەندین بەڵگەیان کۆ کردوێتەوە. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی ئەو منحەیە حزبەکەی لە حکومەتوەری دەگرێبەکەم ناودەبا و دەڵێت بودجێ یەکێتی یەک لە سەر چواری ئەو بودجێ نییە کە بەشێک لە حزبەکان لە حکومەتی هەرێمی وەردەگرن. ئارێز عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی ڕایگەیاند ئەو بودجێ یەکێتی لە حکومەتی هەرێموەری دەگرێت باپی ڕێژەی جەماوەری یەکێتی نییە و یەک لە سەر چواری ئەو بودجەیە کە بەشێک لە حزبەکان لە حکومەتی هەرێمی کوردستانی وەردەگرن. ڕاوێژکاری ڕاگەیاندنی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند نووری مالیکی ڕۆژی یەکشەمە سەردانی شاری هەولێر دەکا و کۆبوونەوەیکی ئەنجومەنی وەزیرانی عێراق لەو شارە ئەنجام دەدا و جگە لەو کۆبوونەوەی هیچ کۆبوونەوەیکی لاوەکی لە بەرنامەی سەردانەکەیدا نییە. عەلی موسەوی ڕاوێژکاری ڕاگەیاندنی نووری مالیکی بەیاناتی ڕاگەیاند تا ئێستا بەرنامەی سەردانەکە وەیە کە کۆبوونەوەیکی ئەنجومەنی وەزیرانی عێراق لە هەولێر ئەنجام بدات هاوشەوی کۆبوونەوەکانی حکومەتی عێراق لە شارەکانی بەسڕە و کەرکووک و نینەوە. بەڕێی عێراقی بۆ دیالۆگی نیشتیمانی بڕیاریدا محەممەد تەمیمی وەزیری پەروەردەی عێراق کە ماوەیەک لە مەبەردەستی لە کات کێشابەوە لە ماوەی ئەم هەفتەیەدا بگەڕێتەوە سەرکارەکەی. بەرەکە لە ڕاگەنداوێکدا ڕاگەیاندنەکەی سیاسی بەڕێی عێراقی لە کۆبوونەوەیەکی ناساییدا بە سەرۆکایەتی ساڵح موتڵاق بارودۆخی سیاسی و گرفتامنیەکانی وڵاتی تاوتێ کرد. کورتێک لە هەواڵەکانتان پێشکەش کرا کامران.